نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان تا دێت ڕوو لە بەرزبوونەوەی بەردەوامە. بە شێوەیەک لە ئێستادا نرخی یەک مسقال زێڕی عیار 21 بۆ 400,000 دینار بەرز بۆتەوە کە بەرزترین ئاستا لە 6 مانگی ڕابردوو کە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەخۆیەوە بینی بێت. ئەمە شوای کردووە کڕین و فرۆشتنی زێر لە بازاڕەکان بە شێوەیەکی بەرچاو سست بێت. ئەکید کە زێر گرانە بێ بازار سستی بەخۆیەوە بینیە لە هەموو شتێکاوایە و ئیستا زێر کە گران بۆ دوو هۆکارە هەم دۆلارەکەیە هەم زێریش مسخاڵی 400,000 ئیستاکە زێری جیهانیش سەرکەوتووە ئەو لە دوێنەوە ڕووە سەرکەوتنایە. مانگێک بەر لە ئێستا زێر بە 345,000 بوو. ئەو بازارە جمەی دەهات بەڕاستی، یعنی باشترین کات بوو لە بۆ کڕینی زێر. خەڵکێکی زۆر لەسەر ئاستی ئەوانەی کە هاوسەرگیریان دەکرد لەسەر ئەوانەی کە لە بۆ قازانج و کڕین و فرۆشتنیشیان دەکرد ئەوانش ینی زێرەی یەکجار زۆریان دەکڕی. هەر لە ئێستادا کە زێر نزیکەی گەیشتێتە 400,000 هەر ئەو خەڵکانە دێن دەیفرۆشنەوە. خۆی وەکارەکان دوو ئاراستەیە، یەکیان جیهانیە یەکیان ناوخۆییە. زۆر جاران مەسەلەن زێر عالەمیان گران دەبی لە ناوخۆش دۆلار گران دەبی کە دۆلار گران بوو هەردوو پێک و زێری برندەکان گران دەبی. عالەمی تۆزە گران بۆ بەس کەم ئیوەی نییە مەسەلەن 55,000 گران کە بڕان دۆلارەکە زۆر تەسیری لێ کرد. ئابووری ناسان ناسەقامگیری دۆخی سیاسی و ئابووری وڵاتان و گۆڕانی بەهایدراوە جیهانیەکان بە هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێر دەزانن، چونکە لەسەر ئاستی نێودەوڵەتی خواز لەسەر زێر بە گشتی ڕوو لە زیادبوونا. بەخۆی دراو سەنەدەچی مادیە بەرامبەر بە زێر بۆ ئەوەی دەبین ئێستا لە بازاڕەکان کەم و زیادی لە نرخەکانی زێر بۆ دەگەڕێتەوە کە متمانە نەمان بەو دۆخە سیاسی جیهان وی کردووە خەڵکەکە زیاتر لە کڕینی زێر بکە و پشت لە هەموو دراوەکانی جیهانی بکە. ئەوەش بێگومان بۆ دەگەڕێتەوە ئەو خەڵکێکە بەو سەرمایەکەی خۆی بۆ لە نەز نەدانی و هەموو مشمان دەزانانی سەرمایەت ترسنۆکە. ئەوە وی کردووە کە خەڵکەکە لە هەموو جیهان ڕوو لە زێر بکەن. بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار و بەرزبوونەوەی بەهای زێر لە جیهاندا دوو هۆکارن بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان نرخی زێر بەو شێوەی ئێستا بەرز بێتەوە. بەرزبوونەوەی نرخی زێر لە هەرێمی کوردستان بە تایبەت کاریگەری لەسەر ئەو کەسانە دەبێت کە دایانەوەی هاوسەرگیری بکەن. ڕەنگە هەر ئەمەش بێتەوە کارێک بۆ کەمبوونەوەی هاوسەرگیری کردن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.